سڵاتان لێبێت و ڕۆژتان باش هیوادارین لە هەر شوێنێکن لەشتان ساغ و دڵتان خۆش و شاد بێت لە ڕۆژباشێکی دیکەی کوردستان 24 من و هاژێ هاوکارم لەگەڵتان ئەبی ئەمڕۆ کۆمەڵێ بڕگە و بابەتمان بۆتان ئامادە کردووە و ئەوە لە یاد ناکەین کە ئەمڕۆ پایتەختی هەرێمی کوردستان بێبەش نییە لە کۆمەڵێک کۆبوونەوە کە لە نێوان سەرۆکایەتەکانی هەرێمی کوردستان هەرسێ سەرۆکایەتێکی هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت لەگەڵ لایەنە سیاسیەکان سەبارەت بە پێکهێنانی حکوومەتی عێراق. زۆڤان وزە و زۆرێک سەر بە هەواڵە سیاسیەکان دەست پێکرد؟ بەڵێ من باسی ئەو هەواڵە سیاسیانم کرد بۆی کە تۆش با بڵێین ئەو ئازیزانی کە ئێستا بینەرمانن بزانن کە چیترمان ئامادە کردو ئەوانی تریشان؟ بەڵێ منیش هاژە غەفور لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی بڕگەیەکی مەی ڕۆژ باش کە لە کوردستان 24ەوە بینەرمان بن. ئەمڕۆ تەوەرێکی دیکەی بەرنامەکەمان باس لەو سکاڵانە کە ئافرەتان تۆماریان کردووە لە ڕێگەی یاسای لە ڕێگەی یاساییەکانەوە. ماوەی چەند ساڵێکە ژنان و هەوڵیان داوە کێشەکانیان لە ڕێگەی یاساوە چارەسەر بکەن. بۆ ئەم بابەتە میوانمانە بێت لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵمان بن گفتوگوی زیاترەکەین بزانین ئەو ڕێژێ چەند زیادی کردووە بەتایبەت لە پارێزگای سلێمانی. بەڵێ هاژە هەرچەند هەموو ڕۆژە ئێمە باس لە کەش و هەوا ئەکەین بەڵام ڕۆژ بە ڕۆژ کەش و هەوا بەتایبەتی ئێستا کە ئێمن و تۆ بەهۆی ڕۆژ باشەوە زۆر لە هەولێری پایتەخت ناچینە دەرەوە کەش و هەوا لێرە زۆر خۆشە و ئەم بەیانیش کە هاتین من هەستمە کرد کە تۆ وەکو ڕۆژانی تر سەرمات نەبوو. نا کەشەکەی زۆر خۆش بوو بەڵام پێشبینیە کرێت کە شەپۆلێکی بارانبارین دەست پێ بکاتەوە. باران کەواتە بەهارێکی سەوزمانە بێت بەهارێکی سەوزمانە بێتاتە بە بارانبارینێک. سۆڤان دەستکە بە خوێنەوەی کورتە هەواڵەکان فەرموو. سەرۆک بارزانی لەگەڵ نوێنەری نەتەوە یەکگرتوەکان لە عێراق کۆبەوە. سەرۆک بارزانی و هێنس جێرین پلاس خارد نوێنەری تایبەتی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان لە عێراق و شاندێکی یاوەری کۆبووە. لەو کۆبوونەوەیەدا بارودۆخی سیاسی و دوایین هەنگاوەکان بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق و هەڕەشە و تەحەدیاتی بەردەم پرۆسەی سیاسی عێراق تاوتێکران. هەردوو لە نیگەرانی خۆیان لە قوڵتربوونی قەیرانی سیاسی عێراق ڕاگەاند. هەر لە کۆبوونەوەکەدا بیرروڕا لەبارەی ئەگەر و چارەسەرەکان بۆ تێپەڕاندنی قەیرانی سیاسی و ڕاستەڕێکردنی پرۆسەی سیاسی عێراق ئاڵوگۆڕکراو. جەختیش لە ڕۆڵی نەتەوە یەکگرتوەکان بۆ یارمەتیدانی پرۆسەی سیاسی عێراق کرایەوە. ئەمڕۆ سێ سەرۆکایەتەکەی هەرێمی کوردستان کۆدەبنەوە. دڵشاد شەهاب ڕاوێژکاری باڵای سەرۆکی هەرێمی کوردستان بە کوردستان 24 ڕاگەاند ئەمڕۆ نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان سەرپەرشتی کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان و شاندی هەرێمی کوردستان بۆ دانوستاندن لەگەڵ بەغدا دەکات. ڕایشی گەیاند هەریەک لە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت و ڕێواز فایق سەرۆکی پەرلەمانی کوردستان لە کۆبوونەوەکەدا ئامادە دەبن و ئەنجامی دانوستاندەکان لەگەڵ بەغدا تاوتێ دەکرێت. ئەمڕۆ شاندێکی وەزارەتی پێشمەرگا بە سەردانی بەغدا دەکات. ئەمڕۆ شاندێکی وەزارەتی پێشمەرگا بە سەرۆکایەتی شۆڕش ئیسماعیل وەزیری پێشمەرگا سەردانی بەغدا دەکات و لەگەڵ نەجاح شەمەری وەزیری بەرگری عێراق کۆدەبنەوە. بەپێی کارنامەی کۆبوونەوەکە شاندی وەزارەتی پێشمەرگە و بەرپرسانی وەزارەتی بەرگری عێراق گفتوگۆ لەبارەی پرسی شایستەدارایەکانی پێشمەرگە و بۆشایی ئەمنی لە ناوچە کوردستانیەکان هەروەها چالاکردنەوەی لیژنەی باڵای وەزارەتی پێشمەرگە و بەرگری عێراق دەکەن. مایک پۆمپیۆ و محەممەد عەلاوی پەیوەندیەکی تەلەفۆنیان ئەنجامدا. مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا و هەروەها محەممەد تۆفیق عەلاوی ڕاستپێردراو بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق پەیوەندیەکی تەلەفۆنیان ئەنجامدا و دۆخی ناوچەکە و پەیوەندی نێوان وڵاتەکانیان تاوتێ کرد. پۆمپیۆ و محەممەد عەلاوی جەختیان لەسەر پێویستی هەماهەنگی نێوانیان بەرامبەر پرسە سیاسیەکانی هەرێمی و نێودەوڵەتیەکان کردەوە. هاوکات پۆمپیۆ پشتیوانی ئەمریکای بۆ محەممەد عەلاوی لە پێکهێنانی حکوومەت دووپات کردەوە. ئەمڕۆ سەرۆکایەتی پەرلەمانی عێراق و سەرۆکی فراکسیۆنەکان کۆدەبنەوە. ڕەعەد مەکسوسی
پەرلەمانتاری هاوپەیمانی سائیرون ڕایگەاند ئەمڕۆ سەرۆکایەتی پەرلەمانی عێراق لەگەڵ سەرۆکی هەموو فراکسیۆنەکانی ناو پەرلەمان کۆدەبنەوە و پێداچوونەوە بە کارنامەی کابینەی نوێی حکوومەت و CV کاندیدان بۆ وەزارەتەکان دەکەن. جەختیشی کردەوە ڕۆژی چوارشەممە پەرلەمانی عێراق بۆ متمانەدان بە کابینەی نوێی حکوومەت کۆدەبێتەوە. خۆپشاندەرێک لە بەغدا کوژرا و حوتی دیکەش بریندار بوون. میدیاکانی عێراق بڵاویان کردەوە بەهۆی ڕێژی گولای هێزە ئەمنیەکان. خۆپشاندەرێک لە بەغدا کوژرا و حوتی دیکە بریندار بوو. بەپێی ئامارەکانی ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی سەرەتای مانگی تشرینی یەکەمی ساڵی ڕابردوو تا ئێستا خۆپشاندان لە بەغدای پایتەخت و شارەکانی دیکەی عێراق بەردەوامە و لەو ماوەیەشدا زیاتر لە 600 کەس کوژراون و نزیکەی 30,000 کەسی دیکەش بریندار. و ئێران کەمی ڕێژەی بەشداری خەڵک لە هەڵبژاردن بۆ کۆرۆنا دەگەڕێنێتەوە. عەبدوڕەزاق ڕەحمانی فەزلی وەزیری ناوخۆی ئێران لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەاند ڕێژەی بەشداری خەڵک لە هەڵبژاردننی خولی 11هەمینی پەرلەمان لە سەرتاسەری ئێران لە 142.57 وە. لەلایەن خۆشیەوە عەلی خامەنەی ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران ڕایگەاند بڵاوکردنەوەی مەترسی کۆرۆنا کاریگەری لەسەر ڕێژەی بەشداری خەڵک لە دەنگدان هەبووە و کۆرۆنا بۆ دوورخستنەوەی دەنگدەران لە هەڵبژاردن بەکارهێنرا. و ئەمەش کورتێک بوو لە هەواڵەکان کە پێشکەشمان کرد. هەر ڕۆژێک لە مێژوودا یاخود هەر ڕۆژێک ئێمە تێپەڕێنین بۆ خۆی کۆمەڵێک یادۆری تۆمارەکات یاخود ئەو ڕووداوانەی کە ڕوو ئەدات ئەبێتە مێژوویەک و تۆمارەکرێت زۆر جار دیراسەیەکرێتەوە یاخود یادیەکرێتەوە بە جاچە بە خۆش بێت یاخود ناخۆش بێت. بۆیە بەبیرتانێنینەوە کە لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا لە 24 دوای 1998 ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بڕیاریدا موچەی خانەنشینی بۆ فەرمانبەرانی ئەنفرانکراو ببڕێنێتەوە. هەر لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا لە 24 دوای 1994 حکوومەتی سووریا بە فەرمی ناوی گوند و ناوچە و شەقامەکانی ڕۆژئاوای کوردستانی کرد بە عەرەبی کە ئەمە شتێکە نەک هەر لە مێژوو هەبووە بە بەردەوامیش هەیە و تا ئێستاش دەبینین لە کەرکووک زۆر شوێن هەیە کە ناوچەکان دەکرێت بە زمانی عەرەبی تعریف دەکرێت. هەر لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا لە 24 دوای 1920 ڕێکەوتنی نێوان کورد و ئەرمەن لە پاریس واژۆکرا. و لە ڕۆژی 24 دوای 1925 تورکیا حکمی عورفی لە کوردستان دەرکرد کە سەرکوتی شۆڕشەکەی شێخ سەعیدی پیران کراو. ئەوە یەکێک بوو لە 24 دوای 1926 چاپخانەی پەروەردە لە عێراق دامەزرا. لە 24 دوای 1963 سەلام عادل سکرتێری حزبی کۆمۆنیست لە عێراق لە سێدارە درا. 29 ساڵ لەمەوبەر و لە 24 دوای 1990 جەنگی قەرین لە نێوان عێراق و کوێیت ڕوویدا. و هەر لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا لە 24 دوای 1966 سپای کینیا کودەتای بەسەر سەرۆکی وڵاتەکەی داکرد. لە 24 دوای 1970 بۆ یەکەم جار باڵیۆزی میسر لە ئیسرائیل و هاوکات باڵیۆزی ئیسرائیل لە میسر دەست بەکار بوو. و لە 24 دوای 1924 میجەرسۆن حاکمی سیاسی ئینگلیز لە سلێمانی کۆچی دوایی کرد. بێگومان میجەرسۆن ڕۆڵێکی گرنگی هەبوو باوەکو سەرکردایەتی ئینگلیزەکانی کرد لە سلێمانی کە تا ئێستاش لە سلێمانی ئەو خانووی کە کارەکانی تیا کرد ماوەتەوە بۆتە شوێنێکی کەلەپوری. وەکو مۆزەخانێکی لە 24 دوای 1993 بۆمبی مۆر یاریزانی ئینگلیز کۆچی دوایی کرد. هەروەک لە سەرەتاوە باسمان کرد ئەمڕۆ تەوەرێکی دیکەی بەرنامەکەمان باسکردنە لەو سکاڵانەی کە لەلایەن ئافرەتانەوە تۆمار کراوە بەتایبەت لەم چەند ساڵی ڕابردوو کە زیاتر لە 8,000 سکاڵای جۆرا و جۆر لە سنووری پارێزگای سلێمانی لەلایەن ئافرەتان تۆمار کراون. بەراورد بە ساڵانی ڕابردووش تۆمارکردنی سکاڵا لەلایەن ئافرەتان لە سلێمانی بە ڕێژەی لە 155 زیادی کردووە.
بێگومان ئەوە ڕێژێکی زۆر زۆر زیاترە. بەڵێ ئەوەش لە یاد نەکەین لە هەر کۆمەڵگەیەک کەم تا زۆر تونند و تیژی بەرامبەر بە ئافرەتان دەکرێت و پێشێلکاری دەکرێت بەڵام خەڵک چۆن بزانێت کە مامەڵە لەگەڵ یاسا بکە و ژنان مافەکانی خۆیان لە ڕێی یاساوە دەستەبەر بخەن. بەڵێ بۆیە چالاکوانانی بواری ئافرەتانیش تۆمارکردنی سکاڵای داواکاری مافەکانیان لەلایەن ئافرەتان هەنگاوێکی باشە و بە بوێری ناوێبن کە ئەوە دوێری ئەو توێژە دەرەخات کە بتوان پەنابەرن بۆ یاسا بۆ چارەسەرکردنی کێشەکانیان بینەری ئەم پاکێجابی. زیادبوونی ئاماری سکاڵای ئافرەتان لە هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەی ساڵ بە ساڵ زیاتر دەبێت بەڵام بۆ چوونی ژنان لەسەر زیادبوونی ئامارەکان جیاوازە. پێیان وایە ئافرەتان بڕوایان بەدام و دەستگای یاساییەکان لە هەرێمی کوردستان زیاتر بووە و دەیانەوێت لە ڕێگای یاساوە مافەکانی خۆیان بەدەست بهێنن. زیاتر چەسپاندن و یاخود دەستەبەربوونی سەروەری یاسایە بەوەی کە یاسا کاری خۆی دەکات وردەوردە ئەو شتا جێگای دڵخۆشیە بەوەی کە ئەمە زیاتر جەخت بخینە سەر ئەوەی کە ئەمە چۆن بتوانین و هۆشیارە بڵاو بکەینەوە ڕەنگە نەتوانین بۆ شێوەیە بەربڵاون بتوانین ڕێگری بکەین لە حاڵەتەکانی توندوتیژی بەڵام دەتوانین ئەو هۆشیارە بڵاو بکەینەوە کە ئەو کەسانی کە ڕوبەڕی توندوتیژی دەبنەوە بتوانن لە ڕێگەی یاساوە سکاڵا بکەن و مافی خۆیان بەدەستبێنەوە. لەگەڵ ئەوەی هەمیشە ئافرەتان هەوڵیان داوە بە شێوەیەکی مەجەنیانە داکۆکی لە مافەکانیان بکەن پێگە و ڕۆڵی خۆیان لە کایەکانی کۆمەڵگا بەدیار بخەن. ڕخنەی ئەوانیش لە کەمڕوانینی ئەو دنیا بینینەیە کە ئافرەتان هەیان بووە. لە برەوەمانێت ئێمە 8 مارسیش بە جۆرێک ئیش بکەن کە بتوانین فشارێک دروستکەن هەتا لەسەر میدیاکانیش کە ڕێکخراوەکان ئیشەکانیان چییە قورسایەکانی سەر ژیانی ڕۆژانەیان چیە تا هەڕەشە لەسەر ئیشەکانیان چییە بەجیا لەوە ئەوەش نیشان بن کە بۆ ڕای گشتی بڵێن کە ئێمە ڕازینین و نامانەوێت و ئەمانەوێت سنوورێک دابنرێت هیچ کەسێک لە هیچ شوێنێکەوە سوکاتی و بەڕێزی بەژن نەکات. لە ساڵی 2019 زیاتر لە 8,000 سکاڵا لەلایەن ئافرەتانەوە لە پارێزگای سلەیمانی بۆ کەیسی جۆرا و جۆر تۆمار کراوە. زۆرینەی ئەو سکاڵایانەش تایبەتن بەو ژنانەی کە لە سنتەری شاری سلەیمانی نیشتەجێن. دالیا کەمال، کوردستان 24 سلەیمانی. بەڵێ هاژە بە بینینی ئەم راپۆرتا کە بینیمان من ئەوەنە ئەڵێم لەوە ئەچێت هەندێک جار یاسا خۆی ڕێخۆشکەر بوو بێت بۆ ئەوەی کە توندوتیژی بەرامبەر ژنان کرابێت. بۆ نمونە لە یاسادا ئەوە بووە کاتێککە ژنێک کوژراوە بە ناوی مادەیەکیان خۆ بە غەسل العاریان شۆردنی کوژران لە بەهۆی شەرەفەوە لە کەسەکە بوردراوە یعنی لێبوردنی بۆ هەبووە یان زۆر بە زۆر مارەکردن کە یاسا ڕێگەی بۆدا و کچەکەم ناو بووە و بە زۆر یان گەورە بە بچووکیان پێ کردووە یاسا ئاگادار بووە لەو شتە ینی هەندێک جاریش بووە کە یاسا بە پێی ئەوەی کە هەمواری نەکردوتەوە بڕگەکانی بۆ تا یارمەتی دەرکە. زۆر جار چالاکوانان یاخود یاساناسان باز لەواکەن کە کێشە لە هەبوونی یاساکان نییە باشە بە تایبەت لە هەرێمی کوردستان ئێمە یاسامان هەیە یاسای زۆر جوانیشمان هەیە بەڵام کێشە لە جێبەجێکردنی یاساڵانە ئایا تا چەند ئەو کەسانی کە کێشەکانیان هەیە جێبەجێ ئەکرێ یاخود لە ناو دادگاکان یاساکان جێبەجێکرێ بە تایبەت لە ئێستاشدا پەرلەمان ئیش لەسەرواکە کە یاسایەک تایبەت بە ژناندانرێ چونکە تا ئێستا یاسایەک هەیە کە باز لە مافی خێزانەکە ژنانیش لە چوارچەوەی ئەو یاسایە کۆکراوەتەوە بە تایبەت نییە. لەسەر ئەم بابەتە بۆی بزانین ئایا سکاڵاکان بۆ هێندە زیادی کردووە لەلایەن ئافرەتانەوە کە سکاڵی جۆرە و جۆر لەلایەن ئافرەتانەوە لە سنووری پارێزگای سلێمانی کە ئەکاتە بە ڕێژەی لە 155 تۆمار کراوە. لەسەر ئەم پرسە ئێمە ژینۆ محەممەد ڕۆژنامەنووس و چالاکوانی بواری ئافرەتانمان لە ستودیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵ دەبێت. ڕۆژ باش ژینۆخان سلااوت لێبێ. ڕۆژ باش ژینۆخان سلااوت لێبێ ڕۆژێکی باش دەست پێ بکەی بابەتەکەمان گرنگە پرسیاری زۆرمان هەیە بۆت. ڕۆژ باش ژینۆخان ئەگەر ژینۆخان گوێبیستمان بێت
کە ئەمڕۆ تایبەت بەو پرسە لەسەر پرسی ئافرەتان بە تایبەت ئەو ڕێژە زۆرەی کە سکاڵا هەبووە لە پارێزگای سلێمانی هۆکارەکەی چییە و ژینۆخانە گەر پێمان بڵێ پەنابردنی ئافرەتان بۆ یاسا بۆ تۆمارکردنی سکاڵاکانیان بۆ چه هۆکارێکە گەڕێنیتەوە؟ پێم وابێت ژینۆخان گوێی لە دەنگی ئێمە نییە ئێستا لەگەڵ گەڕانەوەی پەیوەندیمان لەگەڵ ژینۆخان تاو کات ئێمە دەچینە کەشوهەوا و کەشوهەوای کوردستانتان بۆ دەخەینە ڕوو. دوای بینینی کەشوهەوای شارەکانی کوردستان دووبارە گەڕێنەوە ستۆدیۆکانمان لە سلێمانی میوانەکەمان ئامادە ئێستا ڕۆژ باش ژینۆخان ژینۆ محەممەد چالاکوان و ڕۆژنامەنووس لە بواری ژنان ژینۆخان ڕۆژێکی باشت هەبێ ئایا هۆکاری ئەو سکاڵا زۆرەی کە تۆمار کراوە لەلایەن ژنان و بەتایبەت لە پارێزگای سلێمانی چۆنە بینیت؟ بەڵێ سڵاوتان لێبێ بەیانی ئێوە و بینەران و بیسەرانی کوردستان 24 باش بە هیوای ڕۆژێکی پڕوزە و پڕچالاکی بۆ هەمووان ئەمە سەرەتا دەستخۆشی و پیرۆزبایی ئەو بەرنامەیە لە بەڕێستان بکەم سپاس بۆ بوونتان خۆشحاڵم بۆی کە دوو خانمی جوان هاتوونەتە سەر شاشە نازانم پێشتر کاری میدیاییتیان کردبێ یان نا بەڵام من تازە ئاشنا بووم بە فەیسی ئێوە خۆشحاڵم بۆی کە دەستان پێ کردووە لە کاری میدیای و کاری ڕاگەاندنە کامە بۆ خۆی جورئەتیەوێ خۆشحاڵم بە هیوای سەرکەوتنتان بۆ وەڵامدانەوەی پرسیارەکەی بەڕێستان ئەوەی کە ئێستا باستان کرد ئەوەندەی گوێبیز بم لە راپۆرتەکەشە ڕێژەیەکی زۆر لە ژنان بەتایبەت لە شاری سلێمانی سکاڵایان تۆمار کردووە لە بەرامبەرەوە تونند و تیژانەی بەرامبەریان کراوە ئەمە دوو لایانی هەیە ناتوانین بڵین خۆشحاڵین بەما چونکە ئێمە خۆشحاڵ نین بەرامبەر هیچ تونند و تیژێک کە بەرامبەر هەر کەسێک بکرێت و لە نێویاندا بەتایبەت ژنان بەڵام لە لایەکی دیکەوە ئەتوانین بڵین کە بەڵێ ژنان تا ڕادەیەک هۆشیار بوونەتەوە بەوەی لە بری پەنابەرن بۆ خۆکوشتن بۆ خۆسووتاندن پەنابەر لەبەر دادگا و یاساکان کە بۆ هیواین دادگا و یاساکان و داواکارین دادگا و یاساکان وەکو کەیسەکە خۆی وەکو بابەتەکە خۆی مامەڵیان لەگەڵ بکات.
بەڵێ ژینۆخان ئێستا جەنابەت ئاماژەت بە شتێکرد من هەر وەکو پرسیار لە جەنابەتەوە پرسیار دووبارە ئەەکەمەوە ئەم ڕێژەیەکە لە 155 ئەمە ڕێژەیەکی ئیجابیە بە ڕێژەیەکی ئیجابی لێ ئەڕوانن لە سلێمانی چۆن ئەیبینن ئەمە؟ بەڵێ نەخێر ئەمە ڕێژەیەکی زۆرە بەداخەوە هەتا دێت ڕێژەکان زیاتر بەرزە بێتەوە ئامارەکان زیاترە بێت ئەم ڕێژەیە هیچ دڵخۆشمان ناکات ئەم ڕێژەیە پێمانەڵێت کە ڕێژەی تومتیژی زیاتر بووە ئەم ڕێژەیە پێمانەڵێت کێشە کۆمەڵایەتیەکان زیاتر بووە ئەم ڕێژەیە پێمانەڵێت کە ئەوە هاونیشتیمانیانن ئیتر ئایا خوشکوبران ئایا هاوژینی یەکترین ئایا لە نێو خێزانەکاندان کە کێشە کۆمەڵایەتەکان گەلێک زیای کردو هۆکاری ئەمانش زۆرە ئەگەر دەرفەتم بێ من باسی هۆکاری ئەم کێشانە بکەم بۆ زیادە بێت یعنی سیرەکەین ئێمە لەگەڵ چەندین بوونی چەندین ڕێکراو کە دواتریە مەسەر ئەوەی کۆمەڵێک ڕخنە لە ڕێکخراوەکانە هەیە گەر ببێتە پرسیاریش لای بەڕێستان یعنی ئەو هۆکارانەی کە ئەبێتە هۆی ئەوەی کە ئەم ڕێژەیە زیادی کردووە بەڕاستی بە دەرەجە یەک ئەیگەڕێنینەوانێ بۆ سیستمی سیاسی لە هەرێمی کوردستان بۆ دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان دواتر وەرە خوارەوانێ بۆ هۆشیاری تاگ لە ناو کۆمەلگادا بەداخەوە بۆ سیستمی پەروەردا ینی هەموو ئەمانە گرێدراوی یەکترین بەیەکەوەن و هۆکارێکی ترکە ئەتوانم بڵم ئەمیش هۆکارێکە بۆ ئەوەی توندوتیژیەکان زیاد بکە هۆکاری ئابووریە کە ئێمە ئازانین لە ماوەی ڕابردووە هەرێمی کوردستان لە نێو قەیرانێکی ئابووری زۆر گەورەدا بوو بە ئێستاشیەوە لەسەر بێت کە هێشتا ناتوانین بڵین لەو قەیرانی ئابووریە دەربازی بووە کە ئەمە شۆکاری بوو بۆ توندوتیژیەکان و بیرمان نەچێ ئێمە ڕوبەڕووی جەنگی داعش بووینەوانێ ئەمەش جارێکی تر کاریگەری کردەوە سەر لایەنی دەرونی هاوڵاتیان لە هەرێمی کوردستانەوە کە بۆ خۆی ینی بێ ئەوەی تۆ هەستی پێ بکەیت لا ئیرادی ئەمە جارێکی تر بۆ بە کێشە لە ناو هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بۆیە هەموو ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە توندوتیژیەکان تا بێت زیاتر و زیاتر بێ بەداخەوە بەڵێ خات و ژینۆ ئەمە بزانم ئەو هۆکارە یاخود ئەو پاڵنەرە چییەکەوای کردۆ ژنان پەنابەرن بۆ یاسا ئسکاڵاکانیان تۆمار بکەن کە لە ماوەی ڕابردووە باز لەوە کرا زۆر جار نەیشارینەوە باز لەوە کرا ئێمە لە ڕێگەی یاساشەوە کێشەکانمان چەرەسەر ناکرێت بۆ ئەوەی کە هەندێک جار کەیسەکان دواکەوتیان چەند جارێک دانیشتنی بۆ ئەکرا وای کردبوو کە ژنان بەشێکیان ساردنەوە لە پەنابردن بۆ یاسا بەڵام ئێستا ئەو پاڵنەرانە چیەکەوای کردو ئەو هەموو سکاڵای بکرێ و لە ڕێگەی یاساوە پەنا ببرێ بۆ یاسا کێشەکانیان چارەسەرکەن بەڵێ ناتوانین بڵین بەو سەحی قسە بکەین یای بەو کۆنکرێتی قسە بکەین بڵین ژنان هەمووی پەنابنە بەریاسا خۆزگەوا بواە ینی من زۆر خۆشحاڵە بوو مەگەر هەموو کێشە کۆمەڵایەتیەکان هەموو ئەو کێشانەی کە ڕوبەڕووی کۆمەلگا بێتەوانێ هەمووان پەنا بۆ یاسا برن چونکە دوجار ئەوە یاسایە سەروەری هەمووانە ئەوە یاسایە تەوازنی کۆمەڵایەتی و کۆمەلگا ڕاگرێ بەڵام دەبێت بە یەکسانی بێ بۆ هەمووان بەڵام لە ئێستاە وەکوتم ناتوانین بڵین هەمووان پەنابنە بەریاسا ئەمەی کە باسیەکەین کە ئێستا ژنان ڕێژەکە لە سلێمانی زیادی کردو پەنایان بردۆتە بەری یاسا ئەمە بەشێک لە تێگەشتنی ژنانە بەشێک لە هۆشیاری ژنانە بەرامبەر مافەکانی خۆیان وەکو ئاماژەم پێکرد لە بری پەنابرن بۆ خۆسووتاندن بۆ خۆکوشتن پەنابنە بەر یاسا بیرمان نەچێ ئێمە کۆمەڵێک سنتەری باشمان هەیە کۆمەڵێک ڕێکخراوی باشمان هەیە کۆمەڵێک خەڵکی باشمان هەیە کەسایەتیمان هەیە من ئاگادارم ڕەنگە بە ڕێزیشتان وەکو میدیا بزانن کە لە ئێستادا وە لە ماوەی چەند ساڵی ڕابردوشدان چەند ساڵانی دوایی ڕێکخراوەکان بە شێوەیەکی زۆر باش هەڵبەت بەشێک لە ڕێکخراوەکان زۆر باش دەستیان کردووە بەوەی کە هۆشیاری بڵاوکەنەوەوانە لە قوتابخانەکانەوە دەستیان پێ کردووە کە ئەمە کاریگەریەکی باشی هەبووە ینی ئەو قسەی کە لەسەر ڕێکخراوەکان هیچیان نەکردووە هەر شتێکە بێت ڕوبەڕووی ڕێکخراوەکان نەکرێتەوانێ نەخێر ئەمە بەو شێوەیە نیە بەڵێ منیش لەگەڵ ئەو قسەیان ڕێکخراوەکان نەیانتوانیوە هەمووان هەڵبەت بە باشی کاری خۆیان بکەن نەیانتوانیوە ئەوەی کە ئەو پەیامەی هەیەە بیگەێنن هەم بە ژنان و
هەم بەدەسەڵات بەڵام ئەمە بۆ هەمویان ڕاست نییە ئەمە بۆ بەشێک لە ڕێکخراوەکان ڕاستە چونکە من لە نزیکەوە ئاگادارم هەر بۆ زانیاریتان من نەڕێکخراوم هەیە و نە ئەندامم لە هیچ ڕێکخراوێک بۆ لێرەدا نابمە داکۆکی کاری هیچ ڕێکخراوێک بەڵام ئەوەی ڕاستیە من پێم خۆشە لە ڕێی میدیاکەی بەڕێستانەوە بیگەێنم بە ئێوەش و بە هاوڵاتیان یعنی بە تایبەت لەم کەیسەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بەرگوێی هەمومان کەوت و هەمووانی نیگەران کرد ینی چۆنەڵی هێرشێکی زۆر ڕوبەڕووی ژنان و ڕێکخراوەکان کرایەوە لە کاتێکدا ئێمە ئەبێت بگەینەوە ئەم خەمانە ئەم جۆرە تاوانانە ئەم جۆرە کەیسانە تەنها خەمی ژنان نییە تەنها خەمی ڕێکخراوەکان نییە ئەمە خەمی کۆمەلگایە ئەمە خەمی هەمومانە بەڵام ڕێکخراوەکان بێدەنگ نەبوون لەم ئیشانە ڕێکخراوەکان بێدەنگ نەبوون لەم کارانە هەروەک چۆن ژینۆخانکی ئەمنیدا لە بواری سەربازیدا کرد کە وتت ڕێکخراوەکان زۆر ئاماژەت کردە سەر ڕێکخراوەکان ڕۆڵی ڕێکخراوەکان لە یەکلاییکردنەوەی کێشەکان چی بووە؟ من هەرویستم بەڕێزم هەرویستم ئاماژە بەو خاڵە بم دەستخۆشەوە پرسیارێکی بەجێیە هەروەک چۆن لە سلکی ئەمنی و سەربازیدا هەندێک جار هەندێک کار و چالاکی ئەکرێ تۆ ناتوانانی لەبەر لایەنی ئەمنی تەواوی زانیاریەکان بڵاو بکەیتەوانێ و ئەمە بۆ لایەنە کۆمەڵایەتەکانیش ڕاستە بۆ کەیسە کۆمەڵایەتەکانیش ڕاستە خۆ ناکرێت تۆ دەستبەری بۆ هەر کەیسێک دەستبەری بۆ هەر بابەتێک دەستبەری بۆ هەر کێشێک بێ لە ڕێی میدیاوە یاخود لە ڕێی سۆشیال میدیاوە ئەمە بڵاو بکەیتەوە هەندێک کات کەسەکە خۆی لێت قبول ناکەواتە خاوەن ئەو کەسێک کە خاوەنی کێشەکەی هەندێک کات ئەبێتە بڵین خێزانەکەی ئەبێتە ڕێگر هەندێک کات لەبەرەوەی کە کێشە کۆمەڵایەتەکە گەورەتر نەبێت بۆیە زۆربەی کاتەکان کە ڕێکخراوەکان کار ئەەکەن یاخود ژنان کار ئەەکەن مەرجنیە بیخەنە بەرچاوی کۆمەلگا بڵێ ئێمە ئەمەمان کردو چونکە بەڕاستی ئێمە ئەمە بەدەستکەوت نازانین ئەمە بە ئەرکە زانین لە ناو کۆمەلگایە بەڵام هێشتا لەگەڵ ئەوەیان کە بڵێ بەشێک لە ڕێکخراوەکان نەیانتوانی و بە ئەرک و ڕۆڵی خۆیان هەستن بۆچی ئەمە پرسیارێکی زۆر جەوهەریە لەبەر ئەوەی ئەو ڕێکخراوانی کە ناتوانن بە ئەرک و ڕۆڵی خۆیان هەستن ڕێکخراوێکی تەواو حیزبین ڕێکخراوێکی تەواو ئەگەر بڵێن بە عەقڵی پیاوانە بیر ئەکەنەوانێ و بیرمان نەچێت ئێمە کە باسی ژنان ئەکەین هەرگیز ئێمە سەنگەرمان نەگرتووە من بۆ خۆم وەکو ژینۆ زۆر ئەم قسەیە دووبارە ئەکەمەوە هیچ کات من سەنگەر ناگرم لە بەرامبەر پیاوەکان ئێستا کە من هاتوومەتە ئەم ستۆدیۆی بەڕێستان لە سلێمانی بینیومە کۆمەڵێک هاوڕێی ئازیز کە لێرە ڕەگەزی جیاواز بوون لە من ئەوان کاری خۆیان کردو ئەوان خزمەتی منیان کردووە ئەمە بەسیترین شت کەواتە بۆ هەموو بوارەکانی تر ئەمە ڕاستە و من دەستخۆشی لە هەموو ئەو پیاوانە ئەکەم کە خەمی ژنان بە خەمی خۆیان نەزانن کە خەمی کۆمەلگا بە خەمی خۆیان نەزانن بیرمان نەچێت ئەو قسەی کە زۆر گرنگە بەلامەوە ئەوەیە لە هەر کۆمەلگایەکە توند و تیژی هەبێت بەرامبەر ژنان بە دڵنیاییەوە ئەو کۆمەلگایە تند و تیژی بەرامبەر پیاوانی شەکا تند و تیژی بەرامبەر منداڵانی شەکا وەگەستی کە ئێمە لە هەرێمی کوردستانە بینین بەداخەوانێ خۆ لە ماوەی ڕابردووە ئێمە چەندین کەیسمان هەبووە نامەوێت بچمەوە سەریان و ناویان بهێنم کە هەر لە ڕێی میدیاکانەوە بڵاوکرانەوە کە ئەمانە کوژرا بوون ئەمانە ڕفێنرا بوون هەبوو قسەکە بەڵام ژنان پشکی شێریان بەرەکەوێت بێگومان بەڵام ئایا یاسایەک هەیە کە مافەکانی ژنان بپارێزێ یاخود کێشە لە یاساکانە هەیە لە هەرێمی کوردستان بەتایبەت لە مافەکانی ئافرەت؟ بەڵێ دەستخۆش ئێمە زۆر جار قسەمان لەسەر ئەوە کردووە کە بڵێ ئێمە یاسامان هەیە هەر لە یاسای باری کەسێتیەوە یاسای خێزانیەوە یاسای ڕۆژنامەنووسانەوە هەموو ئەو سێکتەرانەی ترکە یاسا ئەمە کاری پەرلەمان بۆ یاسای بۆ دەرکردووە بەڵام ئێمە کێشەمان لە جێبەجێکردنی یاساکەیە هەیە زیندوترین نمونە بۆ بەڕێستان ئەم کەیسەی ئەم منداڵەیە کە وتم چەند ڕۆژێکە هەمووانی نیگەران کردووە ئەنی تۆ سەیریکە ئەم کەیسە براوەتە دادگا ئەم کەیسە پەنا براوەتە بەری یاسا لەم کەیسەیە بەڵام دوجار سیرێکی یاساکۆک و خۆی جێبەجێ نەکراوە یاساکە ها چی کرد یاساکە هاو تۆمەتبارانی ئازاد کرد ئەوە خەڵک بوو ئەوە سۆشیال میدیا بوو ئەوە دەنگی چۆڵی ڕای گشتی بوو کە جارێکی تر هاتەوە دەنگ لەسەر ئەو کەیسە کە سوپاس بۆ باوکی ئەو منداڵە ڕای گشتی بۆ کەیسی منداڵەکە دروست کرد و فشارێکی زۆریان کرد حکوومەتی هەرێم هاتە سەرخەت
من پێم خۆشە لێرە بڵم سوپاس و دەستخۆشی بۆ حکوومەتی هەرێم بۆ هەموو ئەو لانە پەیوەندیدارانی کە هاتوونەتە سەرخەت بۆ ئەو کەیسە بەڵام لە ڕاستیە خۆی نابێ ئەمە وابێت کە تۆپەنا ئەبێتە بەر یاسا ئەبێ یاسا بۆ خۆی سەروەر بێ ئەبێ یاسا یەکسان بێ بۆ هەمووان نەک یاسا بڕوا بەداخەوە بۆ ئەو حاکمە بەڕێزانەی کە ئەتوانن ئیمزا لەسەر ئەو جۆرە ئازادکردانە بن کە ئەم کەسانن جارێکی تر ئەیانێرنەوە ناو کۆمەلگا نەخێر بە پێچەوانەوە ئەبێت تۆ ئەمە لە گرتوخانەکانە بهێڵیتەوانێ و نەک تەنها دایبنێ ئەبێ لە گرتوخانەکانە وانەیان پێ بوترێتەوە ئەبێ فێر بکەن ئەبێ دەوراتیان بۆ ئەبێ کەسانی پسپۆر سەرپەرشتی ئەم جۆرە کەسانە بکات چونکە بەڕاستی ئەمانە ترسناکن لە نێو کۆمەلگای کوردیدا ئەزانی من پێم سەیرە ئێمە لە ماوەی ڕابردووە بینیمان چەند کەیسی تیرۆریستیمان هەبوو کەسەکان زۆر بە ئاشکرا و بەڕوونی کە ڕەنگە ئەمە لە یاسای ڕۆژنامەوانیە قبولکراو نەبێ زۆر دەموچاوی کەسی تاوانبار پیشان نەدرا ئەی بۆ دەموچاوی کەسی تاوانبار پیشان نادرێت کاتێک بڵین کارەساتێکی ئاوا خوڵقێنێ کاتێک دەست درێژیە دەکات با دەموچاوی ئەمانەش پیشان بدرێنە ناو کۆمەلگایە با ئەمانە چیتر ئەم کەیسانە دووبارە نەکرێتەوانێ بەداخەوە یعنی ئەبێت ئێمە بێگومان زۆربەی کات قوربانیەکە ئەوەی قوربانیەکە دەرئەخرێت ئەوە تاوانبارەکە یاخود تۆمەتبارەکە نیشان نادرێ یاخود پەڵەیەکە خرێتە سەرچاوی ینی ئەوەی قوربانیەکە دەرەکەوێت لە ناو کۆمەلگا و دواتر کاریگەری ئەبێ لەسەری ئەوەندە ئەو کەسە دەرناکەوێت کە تۆمەتبارە یاخود تاوانەکەی کردووە ئەم قسەی بەڕێزت زۆر تەواوە یعنی هەندێک جار ئێمە قوربانیەکە دوو جارەکەینە قوربانی جارێک بۆ خۆی کە بۆتە قوربانی جارێک بۆ خۆی بۆتە قوربانی جارێکی شکێتەوانێ ناو کۆمەلگا بێتەوە قوربانی بەدەستی کۆمەلگاوە نابێت دەرکەوێت نابێت قوربانیەکە دەرکەوێت من حەزەکەم لێرەوە پرسیارەت لێ بکەم کە بەڕێوەبەرایەتی توندوتیژی یاخود بەرگری ئافرەتان لە وەزارەتی ناوخۆ لە 2010 بڕیارێکی دەرکرد کە هەر ئافرەتێک وەکو بووکە لە 2010 وەکو دیاردەیەکی لە هاتبوو هەڕەشەکردن لە ژنان بە بڵاوکردنەوەی وێنەیان یاخود گرتە ویدۆی تایبەت کە ژنان ئافرەتان بۆیان هەیە سکاڵە تۆمار بکەن و ئەو سکاڵایە ڕای دادگا بکرێت. ئێوە وەکو ئێوە چ کارێکتان کردووە کە ئەو ڕێژەی کە باسی لێوەکی کە ئیجابیش نییە کاری بۆ بکەن کاتە چۆن ئەو هاوسەنگی ڕابگرن نە ئیجابیە و نە ئەوەشە کە خەڵک نەتوانێت سکاڵا بکات چۆن ئەبێ ئەو هاوسەنگی ڕاگرن؟ ئەزانی بەڕێزم ینی خانم گیان ئەم هاوسەنگیە ژنان ناتوانن ڕایگرن ئەم هاوسەنگی ڕێکخراوەکان ناتوانن ڕایگرن ینی بمبورە کە ئەماڵم ئەمە بۆ بەڕستان نییە بۆ بەشێک لە هاوڵاتیان ینی زۆر هەڵە لە کاری ژنان و ڕێکخراوەکان تێگەشتون بەداخەوە ینی کاری ڕێکخراوەکان لانی تەلفیزی نییە ڕێکخراوە ینی ڕێکخراو لانی جێبەجێکردن نییە ڕێکخراو ئەو ئەرکەی کە لە سەرەتی هۆشیارکردنەوەی کۆمەلگایە فشار دروستکردنە ینی ئەمە کاری سەرێکی ڕێکخراوە بۆیە ئەمەی کە هەیە ئەبێت دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستانە هاوکار بێت ئەبێت دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستانە هاوکار بێت ئەبێت حاکمەکان هاوکار بن مامۆستایانی ئاینی هاوکار بن سیاسیەکان هاوکار بێ پەرلەمان هاوکار بێ دواتر وەرەوە بۆ ڕێکخراوەکان و کەسایەتەکان لە نێو کۆمەلگادا کە ئەبێ هاوکاری ئەمە بن چونکە ئەمە وەکو باسم کرد تەنها خەمی ژنان نییە بۆیە کێشەی ژنان لە نێو کۆمەلگای کوردیا چارەسەر ناکرێت چونکە هێشتا نەبووە بە خەمی کۆمەلگا هێشتا نەبووە بە خەمی دەسەڵات کێشەی ژنان بەداخەوە لە کاتێکدا خەمی هەمووانە لە کاتێکدا خەمی کۆمەلگایە چونکە من بەڕاستی ژن بە نرخترین شتدا ئەنێم لە نێو کۆمەلگای هەڵبەت کەوا ئەڵێم بۆچی لەبەرەوەی ئێمە بیرمان نەچێ میشاڵین بەهەش لەژێر پێی دایکایە لە پێش لە بیرمان نەچی هەموو شتێک هەموو جارێکە دێنە سەر وەسفی ژنێک زۆر جوان وەسفیەکەی لە شاعرەکانمانە لە گۆرانیەکانمانە تەنها لەو بوارانەدا نەبێت بۆ نمونە لە بواری سیاسەتدا یاخود لە کای دەسەڵاتدا لە شوێنی بڕیاردانە لە ئەمانەیە ژنی کەمە ئەگینا بۆ هەموو بوارەکانی تر تۆ ببینە بەڵێ ژینۆخان هەرچەندە بابەتەکە ئەوەندە قوڵ و ئەوەندە پڕە و لەگەڵەوەشە هەستیارە ئێمە پێمان خۆش ئەبوو کە زیاتر پرسیارە لێ بکەین بەڵام کاتی بەرنامەکەمان هەر ئەوە نێو ئێمە زۆر سپاس دەکەین کە زیاترین زانیاریت لە ڕێی قسەکانتەوە بە ئێمە بە بیرەنان گەیاند زۆر سپاس سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ بەڕێستان دەستان خۆش بێ بە هیوای ڕۆژێکی خۆش سپاس بۆ هەمووان بیرمان نەچێت سۆڤان ئێستا هێڵی 119 هەیە کە تایبەتە بە سکاڵاتکردن یاخود هەر ژنێک تووشی هەر نەک هەر ژن بۆ مناڵانیش بۆ هەموو کەس هێڵی گەرمی 119 هەیە کە ئەتوانن لەو ڕێگەیەوە پەنابەرن هەم بۆ یاساوە بۆ تۆمارکردن و
بۆ ئەو کێشانی کە ڕوبەڕوویانە بێتەوە. بەڵێ بەدڵنیایەوە هۆشیاری ژنان لە مافەکانی خۆیان و چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ مافەکانیان لەگەڵ ئەوەی کە بەرامبەر بە یاسا چ کاتێک دەتوانن کە لە یاسا سکاڵا تۆمار بکەن و ئەمە زۆر گرنگە کە ئاستی هۆشیاری ژنان لەو ڕوەوە بەرز بکرێتەوە. و هۆزەکانی سەماوە دەچینە ئەم بابەتەوە کە بابەتێکی سەرنجڕاکێشە کە هۆزەکانی سەماوە ماچکردن و تەوقەکردنیان لە کاتی کۆڕ و کۆبوونەوەکاندا قەدەغە کرد. لە نوێترین هەنگاو بۆ خۆپاراستن لە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا هۆزەکانی سەماوە لە پارێزگای موسەنا بڕیاری بەستنی دەمامەکیان بە کۆمەڵدا. هەروەها ماچکردن و تەوقەکردنیان لە دانیشتن و کۆبوونەوەکاندا قەدەغە کرد. دوای تۆمارکردنی چەند حاڵەتێکی گوماناوی توشبوون بە کۆرۆنا لە عێراق بڕیارەکان بەسەر ئەنداماندا سەپاند. سەماوە یەکێکە لە شارە گەورەکانی عێراق ژماری دانیشتوانی نزیکەی 724,000 کەسە و تا ئێستا سیستمی خێڵەکی تیاندا پەیڕەوە کرێت و سەرۆکۆزەکان بڕیاری کۆتایی لەبارەی کێشەکانیان بۆیە بڕیاریان ناو هەموو ئەندامانی هۆزەکەیان دەمامە بستن و نەتەوقە بکەن و نەماچ و نە باوەش و ئوشتانە بۆی خۆیان پارێزن. ئەوە بڕیارێکی زۆر گرنگە کە خۆیان لە جێی خۆیان بە خۆجێیی بیریان لەوە کردوتەوە کە چۆن بەرەنگاری کۆرۆنا ببنەوە. وتمان خۆپاراستن زۆر باشترە لە چارەسەرکردن و ئەمەش نمونەیەک بوو لەوانی کە خۆیان دەپارێزن. بەڵێ هەر هۆکارێکی دیکە کە کۆرۆنا هەر بۆتە بابەت ئێران کەمی ڕێژەی بەشداری خەڵک لە هەڵبژاردن بۆ کۆرۆنا دەگەڕێنێتەوە. عەبدوڕەزاق ڕەحمانی فەزلی وەزیری ناوخۆی ئێران لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند ڕێژەی بەشداری خەڵک لە هەڵبژاردننی پولی 11 پەرلەمان لە سەرتاسەری ئێران لە 42.57 بووە. وەزیری ناوخۆی ئێران ئاماژەی بەوەش کردووە ڕێژەی بەشداری دەنگدەران لە هەڵبژاردن لە تاران لە 125 و لە سەرتاسەری وڵات 42 ملیۆن کەس دەنگی داوە. لەلایەن خۆشیەوە عەلی خامنەیی ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران ڕایگەیاند بڵاوکردنەوەی مەترسی کۆرۆنا کاریگەری لەسەر ڕێژەی بەشداری خەڵک لە دەنگدان هەبووە و کۆرۆنا بۆ دوورخستنەوەی دەنگدەران لە هەڵبژاردن بەکارهێنرا. و خامنەیی ڕایشی گەیاندووە پێش هەڵبژاردن میدیاکان مەترسێکی زۆریان لەبارەی ڤایرۆسی کۆرۆنا لە ئێران بڵاو کردەوە. ئەوەش کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ژمارەی بەشداری هاوڵاتیان لە هەڵبژاردننی پەرلەمان هەبوو. لە هەڵبژاردننی پەرلەمانی ئێران لە ساڵی 2012دا ڕێژەی بەشداری هاوڵاتیان لە هەڵبژاردنەکە لە 166 بووە و لە هەڵبژاردننی ساڵی 2016 پەرلەمانی ئێران ڕێژەی بەشداری دەنگدەرانی لە پرۆسی هەڵبژاردن بە لە 162 باس کردو کاتە ئێستا زۆر ڕێژەکە دابەزیوە. یا ئەوە هەڵبژاردننی پەرلەمانیان نەکردایە دوایان خستایە بۆی کە ئەگەر ئەو بەرزبوونەوەی ڕێژێ پەیوەندی بەوە هەبێت یا ئەو گرژی و ئاڵۆزیانی کە ئێستا لە ئێران هەیە. وەزیری دەرەوەی ئێران ڕەتی دەکاتەوە تووشی کۆرۆنا بوو بێت. محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی ئێران لە کاتی پێشوازیکردنی لە ئەلێکساندەر شالنبەرگ وەزیری دەرەوەی نەمسا بە پێکەنینەوە بە ڕۆژنامەنووسانی ڕاگەیان سوێن بەخوات تووشی ڤایرۆسی کۆرۆنا نەبووم و هەموو ئەو هەواڵانی باز لە توشبوونی من دەکەن بە کۆرۆنا دوورن لە ڕاستیەوە. بەڵێ و ئەفغانستان یەکێکە لە وڵاتانەی کە بە خراپترین وڵاتی جیهان بۆ ئافرەتان دادەنرێت. بە تایبەت ئافرەتێک کە خاوەن پێداویستی تایبەت بێت لە هەموو دنیا خاوەن پێداویستی تایبەتەکان کێشیان هەیە. بەڵام لە ئەفغانستان ئافرەتان بە تایبەت خاوەن پێداویستی تایبەتن زۆر کێشەکانیان زیاترە کە ئافرەتان بەڵام بەراورد بە شارەکانی دیکە ئەفغانستان ڕەوشی ژیان و ژیانی ئافرەکانی لەو شارە ئەستەمە و ئاریشە و ئاستەنگی زیاتریان هەیە. بەڵام کچێکی هونەرمەند خاوەن پێداویستی تایبەت لە هونەر و ئارەزوەکانی دانابڕێت و ڕوبەڕووی بربەستەکان دەبێتەوە بە بێکۆ ئەم ئینهاوسە ببینێت. تەحەداکردنی ڕەبابە محەممەدی 19 ساڵە کچە ئەفغانی خاوەن پێداویستی تایبەت بۆ نواندنی هونەری وێنەکێشان و تواناکەی لەو بوارە بە هاوشێوەکانی خۆی و کەسە ئاسایەکانیش ئەوە تێدەگەێنێت کە هیچ شتێک محاڵ نییە گەر لە بەرتەسکترین کۆمەڵگەکانیش ژیان بەسەر بەرێت. ولی یک معنای دیگه هم داره که
لە دوای قبول نەکردنی لە پۆلەکانی خوێندن بەهۆی نەبوونی توانای جوڵە بە دەست و قۆڵ و پێکانی ڕەبابە بڕیاریدا جوڵا بە هەست و هونەر و ئارەزۆکەی بدات و دەم و ددانەکانی وەک دەست و پەنجە بەکاربهێنێت. ئەوەی بینەری تابلۆکانی بێت بڕوا بە چاوەکانی ناکات کە ئەم وێنانە نەخشێنراوی دەست و پەنجەنی. ما یەکە زۆرزۆهامی بود کە ڕۆزێ ما خودم هەمیشە خەونم بەوە دەبینی کە پێشانگای شێوەکاری بکەمەوە و هونەرەکەمی تێدا نمایش بکەم و خولی ڕاهێنان بکەمەوە بۆ خاوەن پێداویستی تایبەتەکانی وەک خۆم. دەتوانم بڵم بە یارمەتی بنەماڵەکەم خەونەکەم هاتە دی و لە پێشانگانەوە دەوڵەتیەکان بەشداری دەکەم و نزیکەی 40 فێرخوازیش لە خولەکانم بەشدارن. ئەو بە فرۆشتنی تابلۆکانی توانی ئەرکی کردنەوەی ناوەندێکی وێنەکێشان بە دەستە بەرخستنی سەرجەم پێداویستیەکانەوە بگرێتە ئەستۆ بۆ ئەوەی بەکارەکانی ئاماژە بەوە بکات نەگەیشتن بە ئامانجەکان تەنها یەک هۆکاری هەیە ئەویش نەبوونی ئیرادەیە. بێگومان بوونی ئیرادە وانەیەکی زۆر مرۆڤەکانە. بەڵێ بە دنیاییەوە توانات بۆ هەر شتێک هەبێ بەڵام وشەی مەهێنەرا ئەو کاری کە بەتەمای بیکەی دڵنیا بە کە پەیدەگەیت و ئەتوانی ئەنجامگەیت چونکە کەسێکی ئاوا خاوەن پێداویستی تایبەت ئەبینیت بەو هەموو سنوورداریە کە لە جستەیە هەیە ناتوانێت بجوڵێتەوە بەڵام لەگەڵ ئەوەشە بینیم نووسی بووی پەیمانگای وەکو پەیمانگایکی هونەرە جوانەکانی لێکردبوو نەک خۆی فێر ببێت کەسی تریش فێر ئەکات کاتە هیچ شتێک سنووری بۆ دانانرێت تەنها مەگەر خۆت سنوور بۆ ئاوات و ئارەزۆکانی خۆت دابێت. بەڵێ هێرشێکی کولا ڕووی کردوتە ڕۆژهەڵاتی ئەفریقا کە زۆر مەترسیدارە من چەند ڕۆژەکان بابەتە ئەبینم لەلایەکەوە کۆرۆنا ڕووی کردوتە جیهان لەلایەکەوە ئاگرکەوتنەوەکانی ئوسترالیا لەلایەکەوە کولا ئیتر ئەم ساڵ نازان بۆ ساڵێکی وا بوو هەر لە دەستپێکەکەیەوە ئەم مێروانە مەترسیان خستۆتە سەر بژێوی ژیانی ملیۆنەها کەس. ئۆغەندا یەکێکە لە وڵاتانەی ئەفریقا کە دووچاری کێشەکە بۆتەوە هەر بۆیە حکوومەتی وڵاتەکە زیاتر لە 5 ملیۆن دۆلاری بە دەرمان داوە بۆ لابردنی ئەو کولانەی کە لە کینیاوە دێنە وڵاتەکەیان. لە هێڵی پێشەوەی بەرگریدا لە بەرامبەر هێرشی مێرووەکان بۆ سەر کێڵگەکانیان وەستاون. سەربازەکان بە یەک ڕیز و بە دەمامکی دەم و چاوەوە ڕێدەکەن بەڵام لەبری چەک و تانک دەرمانی دژە مێرو دەڕێژن. لە هەوڵی بەرەنگاربوونەوەی کولەی بیابانی وێرانکردان کە تەنها یەک پۆل لەو کولانە هێندەی 35,000 کەس خواردن دەخۆن لە یەک ڕۆژدا. ئەم پۆلە کولەیە لە 9 فێبریوەریەوە بڵاو بوونەتەوە لە ئۆگەندا تا ئێستا زیانێکی زۆری بە کێڵگەکان گەیاندووە. ئەمجاریان ژمارەیان زۆرە تا ئێستا هێرشی لەو شێوەیەم نەبینیوە زەویەکی زۆری داپۆشیوە وەک باز دەکەن نزیکەی زیاتر لە 100 هەکتار دەبێت لەبەرەوە زۆر گەورە و ترسناکە. بەهۆی ڕشتنی دەرمانی تایبەتەوە هەوڵی لە ناوبردننی کولەکان دەدرێت لە 14 مانگەوە ئەم هەڵمەتا دەستی پێکردووە تا ئێستا 3,000 کولە لە ناوبراون. لە ماوەی 7 ساڵی ڕابردوودا ئۆغەندا هێرشی کولەی لەو شێوەی بەخۆیەوە نەبینیوە. زۆربەی ئەڤان کولێت مەزن دەتەمەینەکێدا چوینە هەر لەو ما چاوەڕێ تێدەکردن دەمەکەی کێمدا بمرن ji ber vê yekê jî hêlka datinin û demekê kêm da hêlkê wan diteqin lewma em li dûfwan beçikeyan digerîn em ê tûşwana çêbûn eger jî di niha de em bi wan re negihîn wê bibine rowek û şitlên biçûk û ji nav biçin û xwarina ajelên kêbî jî namînîtin. ئەم کولە بیابانیانە دەتوانن لە ماوەی 150 کیلۆمەتر بفڕن و
وێرانکاری بە دوای خۆیاندا جێبهێڵن. هەر لە دوای بارانبارین هێرشەکە دوو ئەوەندەی لێدێت و نزیکەی 500 هێندەی خۆی زیاد دەکات تا دەگاتە مانگی 6. ئەمەش کاریگەریەکی زۆر لەسەر ئاسایشی خۆراک و شێوازی ژیانی دانیشتوان دەبێت. بەڵێ بەڕاستی لەم ئین هاوسەیە ئەو دەرەکەوێت کە ئەفریقیا کە خۆی چەندێک وڵاتێکە بە بەردەوام قەیرانی خۆراک و بە بەردەوام نەخۆشی و هەمیشە بارودۆخێکی ئاوەزیان هەیە لە ڕووی تەندروستی و خۆراکوانە ئێستا کولەش ڕووی تیان کردووە. چ کولەیەکیش زۆر خۆرن زۆر ئەیوت 13 ئەوەندە بە ئەندازەی 3000 کەس یعنی خواردن ئەخۆن. ئەوە وێرانکەرە بەڕاستی. خواکە کەسەکان نەخۆن هێرشێکی زۆر سەربازە من لەوێ بوومە گەورەی. بابینە سەر بەهای دراوە بیانیەکان لە بازاڕەکانی هەرێمی کوردستان کە ڕۆژانە گۆڕانکاریان بەسەردادێت. ئێستا بەیەکەوە بەهای دراوەکانە بینین. $100 ئەمریکی بەرامبەر بە 120,500 دینارە. 100 یۆرۆ لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەرامبەر 131,000 دینارە. 100 پاوەندی بەریتانی 155,000 دینارە. 100 لیرەی تورکی بە 19,700 دینارە. 100,000 تومانی ئێرانی 8,000 دینارە کە بێگومان ئێران بەهۆی ئەوەی کە کۆرۆناش بڵاوبۆتەوە لەو وڵاتە ئەوەندەی تر کاریگەری هەبوو لەسەر بەهای دراوەکەی هەرچەنە لە ماوەی ڕابردووشدا تومانی ئێرانی زۆر دابەزی و کەوتە ململانە سیاسیەکانەوە ئەوە ململانەی کۆرۆناشی هاتن. باڵێ ئەوەش لە یاد نەکەین باسی کۆرۆنات کرد. کۆرۆنا تەنانەت کاریگەری هەبووە لەسەر نرخی زێر لێرەیە بە پێچانەوە نرخی زێری زۆر بەرز کردوتەوە لە بازاڕەکانی جیهان. لە هەرێمی کوردستانیش گۆڕانکاری بەسەر زێردا هاتووە. مسقالێک زێری عیار 24 بە 318,000 دینارە و مسقالێک زێری عیار 21 بە 280,000 دینارە. مسقالێک زێری عیار 18 بە 240,000 دینارە. جا ئێستا ئەمە بۆ وانی کێسە لە بەردەمی پرۆسەی هاوسەرگیرین ئەمە هەواڵێکی خۆش نییە. ئەتوانن دوای خەنماوەی تر زێر بکڕن. سۆڤان هەموو کات پرسیارەوەمە کرد بۆچی عیارە 24 ئەمەنێ و تا زەرەنگەرێک بۆی باس کردم کە ئەڵەن 24 واتە ئاڵتونی خاڵسە کاڵن 18 یعنی لە 24 بەشەکە 18 بەشی ئاڵتونەکەی ئەو بەشی دیکەی کانزا و مادەکانی ترە یاخود تاگومان تا کەمتر بێتەوە نرخەکەشی کەمترە بێتەوە. ئەتوان بچان هەر ئاڵتونەکەن بەخۆتانەوە ئەوە حەلمان کرد بۆتان ئەوانەی کە پرۆسی هاوسەرگیریان هەیە عیار 18 بکڕن و دەچینە ئەم ئین هاوسە کە ئامادە کراوە ئەم ئوڤەمان کە ئامادە کراوە باس لە پاولۆ هێنریک تاکە نەخۆشە کە 45 ساڵە لە نەخۆشخانە مابێتەوە. پاولۆ هێنریک تاکە نەخۆشە لە جیهان بە درێژایی مێژوو لە جیهان کە لە نەخۆشخانە مابێتەوە. پزیشکەکان ئاماژە بۆ دەکەن و دەڵێن پاولۆ تا کۆتایی تەمەنی لە نەخۆشخانە بمێنێتەوە. پاولۆ هێنریک کاتێک تووشی نەخۆشی شەلەلی منداڵ بووە تەمەنی 2 ساڵان بووە و هەرگیز یاری بە کەلوپەلی یاری منداڵان نەکردووە. پاولۆ تەنیا جارێک لە هەموو تەمەنی دەریای بینیوە و تەمەنی لە نەخۆشخانە بەسەر بردووە. چۆن پێشتر باسی کچێکی دیکەمان کرد لە ئەفغانستان کە خاوەن پێداویستی تایبەت بوو توانای هەبوو ئیرادی وای لێ کردبوو ببێتە کەسێک کە پەیمانگایەکیە بێ. پاولۆ هێنریکیش ڕۆژانە بە بەردەوامی بە شێوەی 24 کاتژمێر بە ئامێری هەناسەدان هەناسایەت یعنی بەبێ ئەوە ناتوانێت بژی. هەرچەنە پزیشکەکانی پاولۆ هێنریک ئاماژە بەواکەن تا ئێستا نازان چۆن پاولۆ لە ژیانە ماوە چونکە مناڵانی توش بوو بەم نەخۆشیە لە تەمەنی 10 ساڵیا گیان لە دەستدەن. سەرەڕای نەخۆشکەوتن و مانەوەی بۆ ماوەی 45 ساڵ لە نەخۆشخانە پاولۆ لە دروستکردنی فیلم کارتۆن لە کاریگەری لە ڕێگەی کۆمپیوتەرەوە سەرکەوتوو بووە و تا ئێستا چەندین فیلم کارتۆنی بەرهەم هێناوە. بۆیە ئێستا ئەمەد بەستەوە بە ئەو کچەی کە لە ئەفغانستان بوو ئەمیش لە جێگەی خۆیەوە هەوڵی ئەوەی داوە کە بە ئامانجی خۆی بگە هەرچەندە ناو جێش ینی بەڵاویش هەر لە ئیرادەی ئەو دەرەخات. و هاوکات ئێستا سەرقاڵی ئامادەکردنی زنجیرە درامایەکی تەلەڤیزیۆنیە لەبارەی ژیانی خۆی. بێگومان ئەم کەسانە هەمویان وانن بۆ هەموو ئەوانەی کە خاوەن جەستەیەکی تەواون هیچ خاوەن پێداویستێکی تایبەتیان نییە
کەسانێک کە بە بێجی هاست ئەمرن ناژین بەڵام هێشتا ئیرادیان هەیە و بەرهەمهێنەری فیلمن و لە ئێستاشا بەردەوام ئەوەنە ئیرادیان هەیەتوانن کە کار بکەن هێشتا ئومێدێکیان هەیە. بەڵێ ئێمە بۆیە ئەم بابەتانە ئەم ئوو ئەم ئین هاوسانە بۆ ئێوە لە سەر لە بەیانیان ئامادە ئەکەین چونکە پڕن لە ئەوەی کە ئومێد بە مرۆڤ ببەخشێ کە ئێمە کەسێکی لەش ساغین بەڵام هەندێک جار ئەوەنە تەمەڵین ئەو شتانیش کە ئەکرێت و واجبە لە سەرمان بکەین نایکەین چ جای ئەوەی کە کەسێک بین خوددانەخواستە لە جێ کەوتبین یان خاوەن پێداویستی تایبەت بین ئەوانە دەبینین بەڕاستی من ئومێدم بۆ دروستە بێت. پیاوێکی پاکستانی لە سوالکردنەوە دەبێتە گەورەترین خێرخواست. عەبدولستار ئەیدی یەکێک بووە لە کەسایەتیە دیار و مرۆڤ دۆستەکانی پاکستان. عەبدولستار پیاوێکی نەخوێندەوار و هەژاری ئەو وڵاتە بووە. دواتر بووە خاوەن ئۆتۆمبیلێکی فریاکەوتن. ئەو دواتر دەستگایەکی بۆ ئۆتۆمبیلی فریاکەوتن لە جیهان و پاشان گەورەترین دەستگای خێرخوازی دامەزران. عەبدولستاری خێرخواز لە 92 ساڵی تەمەنیدا 60 ساڵی بۆ کاری مرۆڤدۆستی و بەخششدا تەرخان کرد. ئەو یەکێک بوو لە کەسایەتیە خۆشەویست و خۆنەویستەکانی پاکستان. بەڵێ ئەمە زۆر گرنگە کە خۆی لەو ژیانە ژیاوە ئەزانێت ژیانی هەژاری و نەداری چەند قورس و ئەستەمە کاتێکیش کە گەیشتووە بۆ توانایە بۆ بە کەسێکی خێرخوازوە توانیوێتی لە ماوەی تەمەنیدا 20,000 منداڵی فرێدراو و داڵدە بدات و هاوکات 50,000 منداڵی بێدایک و باوک چاودێری بکات و هاوکاریان بکات. عەبدولستار ئەیدی لە ساڵی 1928ەوە لەدایک بووە لە ساڵی 2016 کۆچی دوایی کردووە. ئەو لەو ماوەی تەمەنیدا جگە لە کاری بەخشین بە شێوەی چیرۆک و کتێبی منداڵان خزمەتی کردو و یەکێکە لە گوتە بەناوبانگەکانی ئەوەیە کە دەڵێت ئاینەکەم بۆ خزمەتی مرۆڤایەتیە و مرۆڤایەتی بنەمای هاوبەشی هەموو ئاینەکانە. بە باوکی هەژاران ناوەبرێت سۆڤان لە ئەفغانستان کە هەرچەندە لە 2016 کۆچی دوایی کردو بەڵام ئێستاش جێدەستی ئەو خێرخوازە عەبدولستاری ماوەتەوە و هەروەها پرۆژە خێرخوازیەکان یاخود ڕێکخراوەکانی بەردەوام لە خزمەتی هەژاران. بەڵێ ئەمە ئەو بەرگە و بابەتانە بوو کە ئەمڕۆ لە ڕۆژباشی کوردستان 24 خستمانە بەر دیدی ئێوەی بەڕێز. لە سەرەتای پرۆگرامەکەش باسمان لەوە کرد کە ئەمڕۆ هەر سێ سەرۆکایەتەکەی هەرێمی کوردستان لەگەڵ لایەنە سیاسیەکان کۆ دەبنەوە بۆ پرسی پێکێنانی حکوومەتی عێراق و ئێمە لە بڵتونی هەواڵەکانمان کە چەند خولەکێکی تر ئەبێت زیاترین زانیاری ئەمڕۆ لە درێژەی هەواڵەکانی کوردستان 24 بە درێژایی هەموو بڵتونەکان زیاترین زانیاریتان بۆ دەخێنە ڕوو ڕۆژێکی باش دەکەبێت. هەر شاد بن.